ڕۆژە خوانەوە تووشی دابڕاندی بەڵێ زۆریش زۆر هەندێک کەسێ لە ئێستا ئەفکر دەکەمەوە کە ڕۆژێک ئەو شتە ببینم لەوانەیە منیش بمرم لەگەڵش کەسەکیە ئەوەی لەبەردەممە وڵا هیچی لێنێ بەیەکەوە تەمەند درێژ بن یاڕ والله سپاس مەمنون ئەوەندە بۆ تۆ باشە تۆ دڵی ڕاگری ئەیسۆن طبعا باماشی ئەو منش تۆت حەز لە چ شتێکە لە ژیانە بوونی نەبێت نەبوایەت ئەی هاوسەرە عەزیزەکەم خاکی غەریبی پیرۆز بێت ئەی هاوسەرە عەزیزەکەم خاکی غەریبی پیرۆز بێت بۆ یادگارە شیرینەکان چێ بێ